ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتیا و ڕێیانی هاوکارمان تونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ڕێزگرتن لە یادی سێ بەندکراوی سیاسی لە سێدارە دراو لە شاری سنە. یان لە دەستانی کرێکارێک لە سۆماری قەسری شیرین. سەپاندنی حکمی 5 ساڵ زیندان بەسەر هاوڵاتیەک لە شاری قەسری شیرین. لە سێدارەدانی 5 بەندکراوی کورد لە زیندانی تەورێز و بەردەوامی مانگرتنی دوکاندارانی شاری سەمیرۆم. ڕێزگرتن لە یادی سێ بەندکراوی سیاسی لە سێدارەدراو لە شاری سنە. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی سێ بەندکراوی سیاسی ئەعدام کراو بە کۆبوونەوە لەسەر گڵکۆی گیانبەختکردوو ئێقباڵ مورادی یادی ئەو سێ عەزیزەیان بەرز ڕاگرت. بنەماڵەکانی گیانبەختکردووان ڕامین حسێن پەناهی، زانیار مورادی و لوقمان مورادی لە ساڵ یادی گیانبەختکردن و لە سێدارەدرانی ئەو سێ بەندکراوە سیاسیە لە سێدارەدراوە لەسەر گڵکۆی ئێقباڵ مورادی باوکی زانیاری مورادی کۆبوونەوە. یادی عەزیزیان بەرز ڕاگرت و تا کۆتایی هێنان بە دەسەڵاتی ڕژیمی دەڕەندەی ئیسلامی پەیمانیان لەگەڵ ئەو سێ گیانبەخت کردووە نوێ کردەوە. یان لە دەستانی کرێکارێک لە سۆماری قەسری شیرین. لە ڕۆژانی ڕابردوودا کرێکارێکی تەمەن 35 ساڵ و خەڵکی شاری سۆماری قەسری شیرین بەهۆی نەبوونی ئیمکاناتی ئیمەنی گیانی لەدەستاوە. ناوبراو شاغڵ لە شرکەتی گەشەپێدانی نەوتوگازی محەممەدیان بووە و بەهۆی لەسەرەوە بوونی پلەی گەرما و جەڵتەی دڵ گیانی لەدەستاوە. شایانی باسە کە ساڵانە لە شارە جیاوازەکانی ئێران سەدان کرێکار بەهۆی نەبوونی ئیمەنی و ئیمکاناتی ڕەفاهی گیانیان لەدەستدەن یان کەمەندا مەبن و بە سەختی بریندار دەبن. سەپاندنی حکمی 5 ساڵ زیندان بەسەر هاوڵاتیەک لە شاری قەسری شیرین. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری سەرپۆلی زەهاو لەلایەن دادگای ئینقلابی شاری قەسری شیرینەوە حکمی 5 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. بە پێی ڕێکخراوی ڕێکخراوەکانی مافی مرۆڤی کوردستان بە ناسناوی ئارین ڕۆستەمی بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەم حکمەی بەسەردا سەپێنراوە. ناوبراو پێویستە پاش 20 ڕۆژی دیکە بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی خۆی ڕادەستی ناوەندە قەزاییەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بکات. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری مەریوان. ڕۆژی شەمە ڕێکەوتی 15 خەرمانان دوو هاوڵاتی بە ناوەکانی کەیومەرس ئەدوایی و مستەفا ئەدوایی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و دواتر بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. ئەو دوو هاوڵاتیە بە هێرشی هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەیان لە گوندی سڵێن سەر بە شاری مەریوان بە بێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراون. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستی و دوو بەندکراوە هیچ زانیاریەک لە بەردەستانیە. دەست بەسەرکردنی لاوێکی خەڵکی پیرانشار پاش بەدیلگیرانی باوکی. ڕۆژی ڕابردوو عیماد دەروفتادە تەمەن 19 ساڵ خوێندکار و خەڵکی گوندی زێوکەی سەر بە شاری پیرانشار پاش بانگهێشتی بۆ ئیدارەی دەسەڵاتی ئەو شارە دەست بەسەر کراوە. لە ڕۆژانی ڕابردوودا ڕەحمان دەروفتادە باوکی ئەو بەندکراوە بە مەبەستی دەست بەسەرکردنی عیماد بە هێرشی هێزەکانی ئیدارەی دەسەڵات بۆ سەر ماڵەکەیان لە گوندی زێوکە دەست بەسەر و پاشان ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. ڕەحمان دەروفتادە پاش 7 کاتژمێر لێکۆڵینەوە بە مەرجی ڕادەستکردنی کوڕەکەی ئازاد کراوە و ڕۆژی ڕابردوو عیماد خۆی ڕادەستی ئیدارەی دەسەڵاتی شاری پیرانشار کرد. ئازادی کاتی دوو هاوڵاتی خەڵکی شاری شنۆ. ڕۆژی دووشەممە 17 خەرمانان دوو هاوڵاتی خەڵکی شاری شنۆ بە ناوەکانی یونس شەریفی زەلیلانی و ئەبوبەکر عوقابی بە دانانی بارمتەی 600 ملیۆن تمەنی ئازاد کراون. بە پێی راپۆرتەکان ئەبوبەکر عوقابی تەمەن 50 ساڵ ڕێکەوتی سیانزەی گەلاوێژی ئەم ساڵ
لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. هەروەها یونس شەریفی زەلیلانی تەمەن 43 ساڵ ڕێکەوتی سی پوشپەڕ لەلایەن هێزەکانی دارەی دڵاتی سپاوە دەست بەسەر کرابوو و بە هەمان شێوە ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندەکرا. لە سێدارەدانی 5 بەندکراوی کورد لە زیندانی تەورێز ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 16 خەرمانان 5 بەندکراو لە زیندانی تەورێز بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر بە شێوازێکی نهێنی لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم 5 هاوڵاتیە بە ناسناوی بابەک عومەرزادە خێزاندار خاوەنی دوو منداڵ و خەڵکی گوندی گونبەت سەربەناوچەی سۆما و برادۆستی ورمێ، تۆفیق نیعمەتی خەڵکی گوندی بەردیزی سەر بە ناوچەی سۆما و برادۆستی ورمێ، هوشەنگ هەنارا خەڵکی گوندی خلیان سەر بە هەمان ناوچە، نەجیب ئازەڕۆم خەڵکی گوندی کلانکانی سەر بە شاری سەڵماس و کەیوان مامەندیش خەڵکی گوندی دریک سەر بە شاری سەڵماس بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان و بە شێوەی نهێنی و بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەرەوە ئێعدام کراون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەداوسیمای ڕژیم ڕۆژی دووشەممە هەفتەی خەرمانان کۆمەڵێک لە خانەنشینکراوانی سەداوسیمای ڕژیمی کۆماری ئیسلامی دژ بە خراپی دۆخی ژیان و مایشەتیان لە شاری تاران کۆبوونەتەوە. ئەو ناڕازیانە ئاماژەیان بەوە کردووە کە بەهۆی کەمبوونی هەقدەست و پێنەدانی هەقدەستە دواخراوەکانیان لە دۆخێکی زۆر خراپدا دەژین و توانای دابینکردنی پێداویستی بنەماڵەکانیان یان نییە. خانەنشینکراوانی ناڕازی خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەروەها وەدیاتنیم و داخوازیەکانیان لە ڕژیم بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە بەردەوامی مانگرتنی دوکاندارانی شاری سێمیرۆم. ڕۆژی ڕابردوو دوکانداران و کەسەبەی شاری سێمیرۆم سەر بە پارێزگای ئیسفەهان دژبە لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی لەلایەن ڕژیمەوە دوکانەکانیان داخستووە. لە ڕۆژانی ڕابردوودا مێهران بەهرامیان لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە بەرەبەرەی ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ژن ژیان ئازادیدا بە تۆمەتی کوشتنی بە کرێگیراوێکی ڕژیم و چالاکی چەکداری دژ بە کۆماری ئیسلامی لە شاری سێمیرۆم ئیعدام کراوە. شایانی باسە برایەکی ئەو گیانبەخت کردووە لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادیدا گیانی بەخت کردووە و هەروەها برایەکی دیکەشی بە ناوی فازڵ بەهرامیان ئەویش مەترسی ئیعدامکردنی لە ئارادا. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.